خوندکارên xwendingeha amadeya Rovyaya Serbipperwerdeya Berderej ve vîstevalek li darxist. Di vîstevalê da ku ji bilî berpirsên hikûmî hevdem çendîn pêşmerge di berokên şer da pişikdar bûn û çendîn çalakî hatin encamdan. دەبێت ئەم هەمی گەوێ بزانین ئەم فلکلورێ خۆ بیر نەکەن کو ئەڤرکە سەدان خارنێت کەبن مە بگرێت پێشمەرگە و میوانە ئامادەکردنە هەمی پێشمەرگە پێ خوشحال بین و هەمی فەرماندە پێ خوشحال بین بەلکە ئەوە چەند دڵما دوورێت ماڵێت خۆ ئەف خارنە بژبیرکردنە ئان نەخارنە ئەبڕۆمە هەموو جۆرێت خارکردنێت فلکلور تقریبا نێزیکی هەشتێ خارنامە بوان جێبەجێکردنە. Di beşekê vê vîstevalê da nêzî heştê corên xarnên Kurdî ji layê xwendekaran ve bo amadebûyan hat bû dirêzkirin. ما بس منەوە بۆ ئەوەی خواردنی کوردەواری زیندی ببێتەوە و کە خواردنی کوردەواری قەت لەبیر ناکرێتن لە هەموو فستیڤال و بوونەیەک هەر خواردنی کوردەواری ئامادە دەکرێت و زۆر زۆر خۆشحاڵم کەەوە بەشداریمەوە فستیڤالە کردووە مەبەستمانەوە هێنانەوە خواردنەوە بۆ زیندیکردنەوەی خواردنە کوردیەکان بۆ ئەوەی بزانین کە ئەو خواردنە کوردیە لە ناو کورد هەردا دەمینێتن و زۆر پێی خۆشحاڵم کەەوە بە ڕۆژی بەشداریم کردووە لە ڕۆژی ئاڵای کوردستاندا و زۆر سپاس. Xwendekarên ku xarna Kurdî dirêzkirbûn dibêjin ku mebesta wan zîndîkirina xarnên Kurdî û filklorî ne. ئەڤرۆ زۆر ئەزا دڵخۆشم کە جلوبەرگên Kurdî بە هاتیمە قوتابخانە ئامادەیە ڕۆڤیە مەف ئەنگە داناین بۆ زیندێکردنا خواردنên کوردەواری بوون. ئەس ئەڤرۆ زۆریە دڵخۆشم گەل ئاڤارên خۆ و لێرە ئەس ئامادە بووین. من İbrah bibirincê û berga minê çêkirî gelgûşî jî minê kiriye navda. Deşta navkûr li devera Berderej bi devereka çandinê dihêtin yasîn. Lewma ew xarnên ku hatibûn dirûzkirin berhemê deverê bû. Xwendekarên ku pişikdarî di vê vîstevalê da kirine dibêjin armanc ji dirûzkirina xarinên Kurdî zîndîkirina xarinên Kurdî ne. Ew dibêjin xarnên Kurdî di nav kurdewarî da tam û çêjeka taybet li def wan heye. Tayyip Goran NRT Nahya Rovya li Sunûrê Qezaya Berderej.